ئێمە وەکو ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سوننەدا هەستاین بەم سیمینارە کە لە قەزای سۆران ئەنجامماندا و لە دوو بابەت پێگاتە بوو. بابەتێکیان لایەن بەڕێز دکتۆر بەهێز محەممەد ساڵح مەحموودەوە کە پسپۆڕی مێشک و دەمارە و ئەو ئیعجازانەی کە هەن لە بواری پزیشکیە چەند نمونەیەکی ئیعجازی باس کرد. و بابەتی دووەمیان لایەن بەندە کە ئەندازیاری شارستانیم چەند بوارێکی ئیعجازی هەندەسەیی لە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئامانج بەس گەیاندنی خزمەتکردنی قورئان و سوننەتە لە بواری ئیعجازی زانستی قورئان و سوننەدا و تێگەیاندنی نەوەی کوردە بەوەی کە لە قورئان و فەرموودا چەندین ئاماژەی زانستی هەن کە ئەم ئاماژانە بەڵگەن لەسەرەوەی کە لەسەر ڕاستی پەیامەکەی، لەسەرەوەی کە قورئان کەلامی خوای گەورەیە، لەسەرەوەی کە پێغەمبەر نێراوی خوای گەورەیە و زیادکردن و جێگیرکردنی ئیمانە زۆر پێویستە، چونکە ئێستا گەورەترین کێشە ئێستا بریتە لە کێشەی ئیمان، یەقین، دڵنیایی، کە ئەم بابەتانە هەمویان یەقین و دڵنیایی لە مێشک و لە ناخی کەسەکان دروست دەکەن و کاتێکی یەقینیش دروست بووە و کەسە بێ بە کەسێکی فەرمانبەرداری ئاینەکەی و گوێڕایەڵی ئاینەکەی و ئاسوودەیی دنیا و قیامەت بەدەستدێنێ بەڕاستی.